جهجای دیپلماتکار امریکی بالیوز جون لیمبرت جه نیویورک دپرسم تبخیراتی کردستان 24 بالیوز جون پشتی 12 روزن شهر دونالد ترامپ دبیجیتن من پروگرام اتمی ایران جناف بر از نبام افشارا نرات وستیا و دای بردوام بیتن براستیجی دونالد ترامپ بو که افشارا راگرتی و اگر بست راگهاندی اگر بیکات دستکوتی خوی او دتوانه بیکات دستکوتی خوی کاتیک لکوتایدا باسلیو دکرد دەتوانێت بیکاتە دەستکەوتی خۆی هەر شتێکی بوێ دەتوانێت بیکاتە دەستکەوتی خۆی دەتوانێت هەر بەڵێنێک بدات کە دەیەوێت بەڵام ئەوەی تا ئێستا دەیبینین بە گوێرە هەڵسەنگاندنەکانمان من تا ئێستا گومانم هەیە با بزانین دەرەنجامەکەش چۆن دەبێت. هێژای جۆن گومانە لە چییە تا گومان ژە ئاگربەستێ هەیە یانژی گومان ژە ئەگەرە ڕێککەفتنێ؟ من زۆر نیگەرانم سەبارەت بە ئەو دۆخەی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێراندا هەیە کە هەرگیز باش نەبووە نێوانیان باش نەبووە 45 ساڵ هەمیشە پڕ لە توندوتیژی و دژمنایەتی و هەڕەشە بووە ئەوەی نیگەرانم دەکات ئەوەیە لەوانەیە خراپتر بێت دۆخەکە زۆر خراپتر بێت لەوانەیە خەڵکی بێتاوان ببنە قوربانی لە هەموو لایەنەکانەوە خەڵکم هەیە لە ئیسرائیل لە ئێران دۆست من ئەوان دەبنە قوربانی دۆستەکانم لە وڵاتانە دەبنە قوربانی دەبنە قوربانی سەرکردەکانیان کە نەیانتوانی لە دیپلۆماسیەت سەرکەوتوو بن خواستی کوێرانیان هەیە و خواستێکی زۆریان هەیە لە دەسەڵات بمێننەوە ئەگەر باجەکەی هەرچیەک بێت. باشە مەبەستە هەوە چییە هێژای بالیۆز جۆن یعنی ئەف ئاگربەستە دێشکەستنە ئینیتن و دیسا ئیسرائیل و ئیران بێدەست بشەڕیکەن ممکنە دیسا ئەمریکا بهێتە ناو نەخشەی شەڕ وازەح ئەگەر زەڵال بوومە بێژی شکەرە مەخ. وەک دیارە بەڕێزم هیواخوازم سەرکەوتوو بن بەڵام جارێکی دیکە دوایەوەی سەیری تۆماری ڕابردوو دەکەین لە لایەنانێک کە بەشدار بوونە ئێرانیەکان بۆ نمونە هەمیشە تا ڕادێک دیپلۆماسییان نیشان داوە و گوتویانە کە هەڕەشە دەکەن و بە زمانی هەڕەشە گوتویانە دەبێت ئیسرائیل لە نێو بچێت و لەسەر نەخشە نەمێنێت هەمیشە وان لە بنیامین نەتەنیاهو حکوومەتە تونڕەوەکەی کردووە تەڵایان بۆ دابنێتەوە کەوتونەتە تەڵەی بنیامین نەتەنیاهۆوە بە هەمان شێوە تونڕەوانی ئێران بوونەتە دیاریەک بۆی بنیامین نەتەنیاهۆ دۆخەکە بقۆزێتەوە ئەگەر سەیری بکەین ئەگەری هەیە ئەگەر بەس ڕابگەیەندرێت بەڵام و بەردەوام بێت بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ دژمنایەتی ڕابردوو و هەڕەشەکانی ڕابردوو ئەمە پێشکەوتنێکی زۆر لەبەر چاو نییە. بالیۆز جۆن بەحسا ئەگەرە ڕێککەفتنێ دناوبەرە ئیسرائیل و ئیرانێ ممکنە لە هەف نێزیکبوونە دێتەکردن پشتی شەڕی 12 ڕۆژی بە هەفکاری و ناوبەینکاریە ئەمریکا ممکنە قەتەر و چەند وڵاتەکێندی ئایا ئەف ڕێککەفتنە دێت چێبیت ئەگەر چێبیت دێ لەسەر چ بیت هین چ چاوەڕێنە؟ کێشەکە ئەوەیە دژمنایەتی ئێستا شیاوی سەرکردایەتی هەردوو وڵاتە بۆ هەردووکیان دەگونجێت گەورەترین ترسی بنیامین نەتەنیاهۆ ئەوەیە سەرکردایەتیەکی ڕێک و باش و ماقوڵ هەبێت لە تاران خۆشەویستترین سەرکردەی ئێران لای ئەو ئەحمەدی نەژاد بوو چونکە ترسی بڵاو کردەوە ترس و تۆقانی بڵاو کردەوە دەرفەتی لە بەردەم سیاسەتەکانی نەتەنیاهۆ زیاتر دروست کرد بۆیە پێویستیان بە یەکدیە بۆ ئەوەی کێشەکانیان بەردەوام بێت
لە تاران و لە تەلەویڤ کێشەکە ئەوەیە دژمنایەتی ئێستا بۆ بەرژەوەندی نیشتیمانی هیچ لە کام وڵاتەکان و نەتەوەکانیان ناگونجێت بەڵکو بەرژەوەندیەکانیان کورتخایانە بۆ چەند خواستێکی چەند سەرکردەیەک کە درێژخایان نابن. باشە. بالیۆز جۆن ئەو هەدەفە دۆناڵد ترامپ بوو چیت گاوا پرۆپاگەندا بوتکردن وەکی زەڵامێکی ئاشتیە زەڵامی ڕاگرتنە هەموو بەرەیەن شار زەڵامی ئارامیە ئایا دۆناڵد ترامپ دوێ خۆڵەدا دەشێت بگەیتە vê ئارمانجێ ژلایەکێ دەستپێکردنا شەڕێ ئیران و ئیسرائیلێ دێ وەختێویدا دێ مەهێن دەستپێکێ کارێویدا پشت ڕاگرتنە شەڕێ دنابەرە ئوکرانیا و رووسیا و ڕاگرتنە هێرشێن ئیسرائیلێ بوو سەرکەرتێ غەزای و حەلکردنا کێشەیە فلسطین و ئیسرائیلێ دێگەهیت ئەوان ئارمانجا دوێ خۆڵێدا؟ ئەگەر بتوانێت ئەو کارانە بکات ئەگەر بتوانێت دۆخی نێوان ڕووسیا و ئوکرانیا کلا بکاتەوە بتوانێت دۆخی ئیسرائیل و فەڵەستینیەکان لە غەزە کلا بکاتەوە ئیسرائیل و ئێران بە هەمان شێوە نازانم ئەو خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی پێدەدرێت بەڵام شانیەوەی دەستکەوتەکە بۆ ئەو بێت بەڵام کێشەکەوێت تا ئێستا نەیتوانیەوە هیچ کام لەو کارانە بکات. بۆیە دەبێت چاوەڕوانبین بەری بکەین چی دەکات دەرەنجامەکەی چی دەبێت ئەو زۆر قسە دەکات زۆر بەڵێن دەدات بەڵام دەرەنجامدا نازانین چۆن دەبێت کێشەکە ئەوەیە ئەو هەمیشە دەیەوێت هەموو کارێک بەتەنیا بکات. من 35 ساڵ لە بواری دیپلۆماسیەدا کارم کردەوە یەکێک لەو شتانەی لە بڕوادان فێر بوویمە ئەوەیە پێویستە بە هەمانگی کار بکەین لەگەڵ لایانی دیکە و کەسانی دیکە کار بکەین کە بەرژەوەندی هاوبەش و لێک نزیکمان هەبێت بتوانین بێکەوە کار بکەین کەسانی دۆزینەوە بیانێت لەگەڵ ئێمە کار بکەن وا دیارە ئەو چاوی لەوە نییە سەرنجی لەسەر ئەو کارە نییە بەڵکو کار دەکات بە شێوەیەک وەک لەگەڵ چەند ڕایشکارێک کار دەکات کە ئەزمونیان نێودانێت لەگەڵی کار بکەن ئەمە سەختە ئاڵۆزە بەڵام کاتێک ڕوبەڕووی سەختیەکان دەبنەوە نازانن چی بکەن من تا ئێستا هیچ دەرەنجامێکی بەو شێوەیە باشە بالیۆز جۆن ئاخفتنێتە گەلێک نەرێنینە لەسەر هەیکەلە سیاسەتە دۆناڵد ترامپ لەسەر ئاستێ دارڤە ئایا ئەف کابینەیە یا ترامپ دێ بشێتن بگەیتە ئارمانجا ڕۆژهەڵاتێکە ناوینە بێکێشە و ئاڵوزی و شەڕ؟ من هەوڕام بۆ دابنێ من جەماوەرێکی سەرسەختی ئیدارەی ئێستا نیم یاخود ئەو ئەندامانەی لە ئیدارەیەدان بەڵام دەستخۆشی لێ دەکەم بۆ کارێک ئەوان توانیان تا ئێستا یەکێک لە بنەماکانی ئاراستەکردنی سەرۆک بهێڵنەوە ئەویش ئەوەیە ئەمریکا نەگلێت لە جەنگێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سیاسی و ئەمە سەرکەوتن بوو وای کرد لە هەڵبژاردن سەرکەوتن بەدەست بهێنێت بەڵام بۆ سەرۆکەکانی دیکەی ئەمریکا ئەمە بۆ هۆی شکستێنان لە هەڵبژاردندا ئەمە کارەکەی بوو بیر و ڕای خۆی گۆڕی بۆ بەشێک لە شەڕێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش مەترسیدارە کە دەبێتە هۆی ململانێ و شەڕێکی زۆر فراوانتر لەگەڵ ئێران کەس نازانێت بەرەو کوێ دەڕۆین و چۆن دەوێت و ئەنجامەکەی چەند کارە سادبار باشە ئەو شەڕە داهاتیت گەریسەرچبیتن بالیۆز جۆن مەسەلا دۆناڵد ترامپ دەبێژیتن ما پرۆگرامە ئەتۆمیە ئیرانێ ژناڤ بر ئیسرائیل بێژیت ئەس گەهشتمە ئارمانجا خۆ لەسەر ئاخا ئیرانێکەوەتە شەڕێ داهاتیە ئەمریکا یانجی بڕێکە دووستێ خۆ ئیسرائیلێ دگەل ئیرانێ دێ چ بیت دێ لەسەر چ بیت؟ شارێکی زۆر باشە شارەکە ئەوەیە ئەوان چیان دەوێت ئامانجەکان چیە ئامانجەکە ئەوەیە ڕێگری لە ئێران بکەن لەوەی چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت ئەگەر ئەمە ئامانجەکە بێت ئەو کاتە
ڕێڕەوی ئەو ئەنجامە زۆر ئاشکرا توانای ئێران بۆ پیتاندن سنووردار کراوە پێشتر بەگوێرە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران پیتاندن دەبێت لەژێر 4 بێت بەڵام ئەگەر ئامانجەکە ڕوخاندنی ڕژێم بێت وەک پێی دەڵین گۆڕینی ڕژێم ئەو کاتە جیاوازە دیار نییە چۆن دەبێت و شڵەژاوە چونکە ئەگەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە نێو بچێت لەوانەیە ئەمە ئامانجی ئیسرائیلەکان بێت حکوومەتی ئیسرائیل بێت ئەو کاتە چی ڕوودەدات ئایا جێگرەوەیەکی باشترت هەیە مێژوو شتێکمان فێر دەکات لەوانەیە جێگرەوەیەکی باشترت نەبێت لەوانەیە جێگرەوەکە زۆر خراپتر بێت باشە بالیۆز جۆن تو دەزانی دە هەمی شەڕاندا ملەتێکی بێدەوڵەت ژناف دچیتن مەسەلا ڕێکەوتنا سایکس پیکۆ پشتیوێ لوزان هاتیە هین جەنابێ هەوە دەزانین کوردستان هاتیە 4 پارچەکردن لەسەر 4 وڵاتên دەوروبەر یەک جوان پارچان باشووری کوردستانی ئەفجێک و ئەستێدات ئاغڤم نوکە هەرێما کوردستانەیە پشتی سەرهێلدان شۆڕەش ئەنفاڵ و جینوساید و ئەو قاسخەبات و ڕشتنا ڕیبارێن خوینێ ئەوەیە بدەستێ مەڤە هاتی نوکە مەترسی لەسەر قەوارەیە سیاسی دەستوری هەرێما کوردستانی ژیەکێ گەلک زێدەترن ئەو مەترسی دهێنە خواندن و نرخاندن لەسەر ئاستێ نافخوی عێراقی هەمژی لە دەرڤە بۆ سەر هەرێما کوردستانی ئایا ئەمریکا بۆ پاراستنە هەرێما کوردستانی دێچکات بتایبەتی ئاز دەزانم کو هەڤژینە جەنابێ هەوا کوردە یعنی ژوێ ڕوحیەتی ئەگەر بەرسبە هەوا وەربگیرم ئەم کورد لە هەر 4 پارچەیە کوردستانی بژم لە هەرێما کوردستانی بتایبەت وێ ڕاستیە بزانین کورد دکیرە سیاسەتە ئەمریکایەدانە ئایا ئارمانجا وایە مە پارێزن من شەرەفمەندم کە هاوسەرەکەم کوردە خێزانەکەم کوردە من لە کوردستانی ئێران ژیا و دۆستم هەیە لە ئێران و لە عێراق و نەخێر ئەمە زۆر سەختە ئەوەی ئەو زاراوەیەی یاخود ئەو ڕستەی هەمیشە دۆستە کوردەکانم دەڵێن ئێمە دۆستمان نییە خەڵک بەخراپ بەکارمان دەهێنن ئێمە بەکار دەهێنن بۆ ئامانجەکانی خۆیان دوای ئەوەی ئامانجی خۆیان بەدەست دەهێنن ناپاکی بەرامبەر ئێمە دەکەن ئەمە تراژیدیە بەڵام دەمەوێت جارێکی دیکە ببینم دۆستە کوردەکانم و ئەندامانی خێزانەکەم خۆیان لە ئاشتیدا بژین لە ئازادیدا بژین ئۆتۆنۆمی کللتوریان هەبێت بتوانن کارەکانیان بەسەرکەوتووی بکەن بتوانن بەهرەکانیان زۆر بەباشی جێبەجێ بکەن ئەوەی زۆر ڕوونە ئەگەر جەنگێکی فراوان هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو کاتە یارمەتیدەر نابێت بە هیچ شێوەیەک یارمەتیدەری کەس نابێت بە دڵنیاییەوە دۆستە کوردەکانمان خۆیان بەدەست بهێنن کە دەبێت بەدەست ئەوە ئاخفتنە جەنابێ هەوە بووەکی زاوایە مە کوردە جەنابێ هەوە زاوایە مە کوردە ئەمە ئاخفتنە هەوە داخوازە هەوە لەسەر کوردان وەرگرت و تو حەز ناکەی خزمێتە ڕوبڕۆی هیچ کێشەیەکێ ببن گەلێک سپاسیاتت کەین لێ حەقیقەت چییە لە ئەمریکا بڕاستی ئەمریکا ئارمانجە کوردان بە تایبەتی لە هەرێما کوردستانی بپارێزیت وی قەوارەی بپارێزیت و وەکی ئەمریکا ژێت بێژیتن ئەم هەرێما کوردستانێکە بەهێز د چارچوڤەیە عێراقێکە فیدرال دخوازین بۆ بەهێزکردنە هەرێما کوردستانی ئایا ئیدارە ترامپ دێت شتێکی کات مثلا موچەیە بە بەغدا ناهنێریت حتا سەری ساڵێت بژن ناهنێریت ئایا ئەمریکا تشتێکی کات نافت ناهێتە هەنارتن ئایا ئەمریکا دێت تشتێکی کات فعلیان نافت بهێتە هەنارتن بەس خەڵکێمە بێموچە بیت بەس هەلکێمە چافلێ بیت بەغدا 2 دینارە فڕێکەت بەڵێ جارێکی دیکە دەمەوێت بڵێمەوە بەداخەوە هەروەک گوتمان مێژوو لێرە زۆر بەڵێندەر نییە بەڵێنمان پێنادات و هیوا بەخش نییە بەڵام جارێکی دیکە دەمەوێت بڵێمەوە حکوومەتی ئەمریکا و ئەمریکا و گەلی ئەمریکاش بەگشتی
پەیوەندی زۆر بەهێزیان لەگەڵ کوردستان گەلی کورد دروست کردووە بۆ نمونە خۆم بەڵام ئەگەر سیر بکەین پەیوەندی قوڵتر هەیە دەبێت ئەمە بەجددی وەربگیرێت و ئەگەر پابەندی خۆمان دەربڕین پابەند بین و پابەند بین بە پشتیوانیکردنی گەلێک و نەتەوەیەک دەبێت یارمەتی دەریان بیت. ئەمریکا چی دەکات ئەگەر قەیرانێک دروست بێت یاخود لە ڕاستیدا من ناتوانم پێشبینی بکەم تۆماری پێشبینیەکانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیمان با پێ بڵێم پێشبینیەکانم زۆر باش نەبووە زۆرینەی پێشبینیەکانم هەڵەبوونا واتە تا ئێستا هەڵەبوونا بۆیە زۆر بە وریاییەوە پێشبینی دەکەم چۆن دەبێت و کاری کەسان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت بەڵام دەزانم هیوایەکانم چیە دەزانم خەڵک دەبێت چی بکەن هیواخوازم و چی بکەن بەڵام ئایا چی دەکەن ئەوە جیاوازە. گەلێک سپاسیەتت کەم هێژە بالیۆز جۆن لێمبەرت دیپلۆماتکاری ئەمریکی ژە نیویۆرکێ زۆر سپاس ڕێز و احترام بۆ خانمە هەوەژی.